هاوکاتی سەرهەڵدانی ناڕەزایەتیەکان لە هەولێر لە سلێمانیش ناڕەزایەتی بەردەوام هەیە و هێز ئەمنیەکان بۆ ڕێگری لە خۆپیشاندان بەبێ هیچ پاساوێک هەڵدەکوتنە سەر ماڵی چالاکان و دەستگیریان دەکەن. دەسەڵات کە دەزانێت لە ئیدارەدان و حکومڕانیدا گەیشتۆتە لووتکەی شکست دەیەوێت بە هێز و ترساندن ڕێگە لە ناڕەزایەتیەکان بگرێت. بەداخەوەی کە دەسەڵاتی بەدەسە ئەوەی کە هێزی لایە ئەمیەت بە زۆر کۆمەڵێک بابەتی یاسایی هەیە ئەتوانێت وەکۆڵێ بە زەبری هێز ئەمە ئەسەپێنێ، یعنی بە کوردیەکەی ڕێزگرتن نەماوە بۆ یاسا، ڕێزگرتن نەماوە بۆ یاسا، ئەوەی کە هەیە بە زۆر جێبەجێکردنی یاسایە لەلایەن دەسەڵاتەوە. خۆ ئەو خەڵکی کە خۆپیشاندانەکە چەکی پێ نییە، ئەو خەڵکی کە داوای موچەی خۆیەکە لەسەر حەقا، ئەو کەسەی داوای کارەبا و ئاو نەبوونی خزمەت گوزارێکە لەسەر حەقا بەپێی قانون و بەپێی دەستور ڕێگە پێیراوە هەموو کەسێک بێت گرتبوونەوە بکە خۆپیشاندان بکە. یاساکە هەڵێ ئەسڵەن هیچ لە ئەلفی تای ئەو یاسای باسی هێزی ئەمنی ئاسایشیتیانە، باسی پۆلیس و هێزی چالاکی مەدەنی کراوە کە ئەبێ دروست کرێ لە هەرمی کوردستانە. لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵ 200 خۆپیشاندان لە شارەکانی هەرێم ئەنجام درراوە کە بەشی زۆریان لە سنووری پارێزگای سلێمانی و بۆ داواکردنی مافە سەرەتاییەکان بوون. هێزامنیەکان 100 کەسیان لە ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی دەستگیر کردووە، بەردەوامیشن لەم کارە، ئەمما مەڵە نایەسانەی هێزامنیەکان کاردانەوەی بەدوادا هاتووە. ماوەی ئەم 6 مانگەدا کە 200 خۆپیشاندان ئەنجام دراوە، 100 حاڵەتی دەستگیرکردن لە هەرێمی کوردستان تۆمار کراوە، دەستگیرکردن و دەستبەسەکردنی چ ڕۆژنامەنووسان بێ چ ئەو چالاکوانانەی یاخود ئەوانەی کە خۆپیشاندانیان ئەنجام داوە، و یەک حاڵەتی ڕپاندنیش لە پارێزگای دووهۆک تۆمار کراوە. کاتێک کە بە پاساوی دەستێک بۆ تێکدانی ئارامی و دەستێک بۆ تێکدانی نانەوەی پشێوی لە خۆپیشاندانەکان دێیت ڕێگری دەکەی لە ڕۆژنامەنووسان دەستگیر دەکەیت، ڕێگری دەکەی لە خۆپیشاندەران و خۆپیشاندەران دەستگیر دەکەیت. بەڵام ئەو کەسانی کە تێکدەرن، ئەو کەسانی کە ئاژاوەگێڕن وەکەوەی کە باز دەکرێت، ئەو کەسانە دەستگیر ناکرێن، ئەمانە هەمووی جێپرسیارن. سەرباری فشارەکانی دەسەڵات، چالاکان و دەنگە ناڕەزایەتیەکان سوورن لەسەر درێژەدان بە چالاکی فشارەکانیان بۆ سەر حکومەت تا مافە سەرەتاییەکانی خەڵک لە موچە و خزمەتگوزاری دابین دەکرێت. ئەوان دەڵێن هیچ هێزێک ناتوانێت دەنگمان کب بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.